شەڕی داعش شەڕێک سنووری وڵاتەکانی بڕیوە و هاوکێشەکانی ناوچەکەی گۆڕیوە. وەک چۆن کۆتایی ئەو شەڕە دیار نییە، بە هەمان شێوەش ئەو لێکەوتانەی بەدوای خۆیدا دەیانهێنێت ڕوون نین. زۆرێک لە ناوەندەکانی لێکۆڵینەوە و کەسایەتیە سیاسیەکان پێشبینی دەکەن شەڕی داعش سنوورە دەستکردەکانی عێراق و سووریا هەڵبوەشێنێتەوە و بە جۆرێکی دیکە دووبارە دایان بڕێژێتەوە. ئەوەش لە دووبارە ڕێخستنەوەی هاوپەیمانێتیەکان دێتە ئاراوە. دوایەوەی لە ئابی 2014 چەکدارانی داعش هێرشیان کردە سەر مەخمور و گوێر و مەدرسیان بۆ سەر شاری هەولێر دروست کرد، کۆشکی سپی ڕایگەیاند. ڕێگیری لە پێشڕەویەکانی داعش دەکەن و لەو کاتەشدا فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی یەکەم هێرشی ئاسمانیان بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ کرد. ئەوەش بووە سەرەتایەک بۆ هاوکاری و هەماهەنگیان لەگەڵ هەرێم و هێزەکانی پێشمەرگە لە ڕووی سەربازی و تەکنیکیەوە. هاوکاریەکانی هێزەکانی هاوپەیمانان لە بردومانی ئاسمانیەوە دەستی پێکرد و دواتر گەیشتە ئەوەی چەک و تەقەمەنی سووک و قورس بۆ هەرێم ڕەوانە بکەن و لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەدا ژوورێکی ئۆپەراسیۆنیان لە هەولێر کردەوە. لە ئێستاشدا هەماهەنگیەکان گەیشتونەتە ئاستێک، هێزی تایبەتی ئەمریکا و پێشمەرگە بەیەکەوە ئۆپەراسیۆنی نهێنی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشدا ئەنجام دەدەن. نووسینگەی ڕاگەیاندنی هێزەکانی هاوپەیمانان بە NRT ڕاگەیاند هاوپەیمانان هاوکاری هێزەکانی پێشمەرگیان کردووە لە ڕووی مەشق و ڕاهێنانەوە لە بنکەیەکی سەربازی لە شاری هەولێر تا ئاستی توانەی سەربازیان بەرز بکەنەوە بۆ تێشکاندنی گروپی چەکداری داعش. هاوکات ڕاوێژکارە سەربازیەکانی هاوپەیمانان ڕاوێژی سەربازی و چۆنەتی هەماهەنگی کردن بە فەرماندەکانی پێشمەرگە دەگەێنن. ئەو هاوکاریانەش لە ڕێگەی هێزێکی تایبەتیەوە ئەنجام دەدرێت. هاوپەیمانان لە هاوینی 2014ەوە نزیکەی 56 میلیۆن تەقەمەنی جۆراوجۆری چەک و سووک و قورس و زیاتر لە 56,000 تۆپی دژە تانک کە 1000 چەکی جۆری ئەیتی-فۆڕیش لە خۆ دەگرێت ناردووە بۆ هەرێمی کوردستان. هەروەها زیاتر لە 5,000 چەکی دژە تانکی جۆراوجۆر و 45,000 چەکی جۆری ڕایفڵ و بیکەیسی و زیاتر لە 677 هاوەن و 73,000 گول لە هاوەنیان داوەتە هێزەکانی پێشمەرگە. بە هەمان شێوە هاوپەیمانان زیاتر لە 150 ئۆتۆمبیلی سەربازی کە 40 ئۆتۆمبیلیان لە جۆری MRAP و 15 ئۆتۆمبیلیشان پوچەڵکردنەوەی مین و بۆمبی چێندراوە بۆ هەرێم ڕەوانە کردووە. هێزی هاوپەیمانان ملیارێک و 600 میلیۆن دۆلاری لە مەشق و ڕاهێنانەکان بە هێزەکانی عێراق و پێشمەرگە سەرف کردووە و هەروەها بڕی 2 میلیار و 600 میلیۆن دۆلاریشان لە کەلوپەلە سەربازیەکان و چەک و تەقەمەنی داوەتە ئەو هێزانە. نووسینگەی هێزی هاوپەیمانان ڕەتیشی کردەوە بڕی تێچووی مەشق و ڕاهێنان و کەلوپەلە سەربازیەکان و چەک و تەقەمەنیەکان کە بۆ پێشمەرگە نێدراوە بەجیا بڵاو بکەنەوە. لە ئێستاشدا هاوپەیمانان پلانی ناردنی کەلوپەلی سەربازی تریشیان هەیە بۆ پێشمەرگە کە چەک و ئۆتۆمبیلی سەربازی و کەلوپەلی پوچەڵکردنەوەی بۆمبی چێندراو لە خۆ دەگرێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هاوکاریەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەگاتەوە ئاستەی پشگیری کورد بکەن لە بەدیهێنانی خەونە مێژوویەکەی ئەویش دروستکردنی دەوڵەتێکی کوردیە؟ سەرهەنگ ئیسماعیل، NRT.